کۆمەڵی دادگەری گەڕێکی نوێی سەردانەکانی بۆ لای لایەنە سیاسیەکان دەست پێ کرد. کۆمەڵ بە مەبەستی بەهێزکردنی یەکڕێزی نێوخۆیی و دروستکردنی هەڵوێستێکی هاوبەش لەسەر پرسە نیشتیمانیەکان دەستی بە زنجیرەیە کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کردووە. وەفدێکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بە سەرۆکاتی برای بەڕێزمان کاک عەبدولستار مەجید سەردانی هەریەکە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانمان کرد لە شاری هەولێر. باسی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و ناوچەکەمان کرد کە بە پێی هەندێک ئاماژە گۆڕانکاری بەڕێوەن. بۆیە پێویستە لایەنەکانی هەرێمی کوردستان لە هەرێم و لە بەغداش یەکدەنگ و کۆدەنگ و یەکڕیز بن بۆ ئەوەی بتوانن بە یەکەوە سەبارەت بە پرسە سیاسیەکان، پرسە نەتەوەیەکان هەڵوێستیان هەبێ. شاندەکە لە سەرەتادا سەردانی یەکگرتووی ئیسلامی کوردستانی کرد و لەلایەن بەرپرسانی ئەو حەزبەوە پێشوازیان لێکرا. دوای کۆبوونەوەکەیان لەگەڵ یەکگرتوو شاندەکەی کۆمەڵ لە دوو دیداری جیاوازدا لەگەڵ هەر یەکە لا یەکێتی نیشتیمانی کوردستان و حەزبی شووعی کوردستان کۆبوونەوە. لا کۆبوونەوەکەدا بە وردی تیشک خرایە سەر پەیوەندی نێوان کۆمەڵ و لایەنە سیاسیەکان بۆ خزمەتکردنی بەرژەوەندیە گشتیەکان و گۆڕانکاریە ناوچەیەکان و کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان. پێشوازیمان کرد لە وەفدێکی مەکتەبی سیاسی برایانی کۆمەڵی دادگەری بە سەرۆکایەتی مامۆستا عەبدولستار مەجید لە کۆبوونەوەکە وێڕای پیرۆزبایی 32هەمین ساڵیادی یەکگرتووی ئیسلامی کوردستان چەند خاڵێکی ترمان تاوتوێ کرد. گفتوگۆمان کرد لەسەر پێشات و گۆڕانکاریەکان لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بە شێوەیەکی گشتی و چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەیان بە یەکدەنگی و بە یەک هەڵوێستی و هەروەها باسمان کرد لەوەی کە پەیوەندیەکانمان پەرە پێ بدەین لە هەموو هەڵوێستە سیاسیەکان ئاگامان لە یەک بێ کۆبوونەوە بکەین. پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ زۆربەی حەزبەکانی کوردی و کوردستانی پەیوەندی دەرینن، بەڵام لەگەڵ کۆمەڵی دادگەری تایبەتمەندیی تایبەتمان هەیە ویشەیە کە لە قۆناغە جیاجاکان ئەگەر قۆناغی وا شتێدا بوو بێتن جیاوازی لە بۆی بیر و بۆ چنوڕە هەبوو بێتن هەڵدراوە بە شێوازی گفتوگۆ ڕاستەوخۆ هەڵدراوە کە و جیاوازیانە کەم بکرێنەوە نەهێڵدرێن و پەیوەندیەکان بەیەسەر بکرێن. ئەمڕۆ کۆمەڵێک تەوەر لەم دانیشتە باسی لێوەکرا، جێوێکی زۆر دۆستانە، جێوێکی زۆر هاو بیر و خەمخۆریانەی میلەتی کورد و کوردستان و گەلێ عێراقی پێوە دیار بوو. ئامانجی سەرەکی ئەم سەردانانەی شاندی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ لای لایەنە سیاسیەکان دۆزینەوە و گرتنەبەری میکانیزمێکی گونجاوە بۆ بەردەوامیدان بە تەبایی و یەکڕیزی نێوماڵی کورد. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.